بەڵێ هەوی دەچینە تەوەری دومی پرۆگرامەکەمان دیارە کۆمپانیایەکی نەوتی باکوور لە ڕێگەی پۆلیسی کەرکووکەوە گوشار دەخاتە سەر دانیشتوانی گەڕەکی عەرفا موسەیەجە بە بۆنەی ئەوەی کە خانوەکانیان چۆڵ بکەن ئەو بیانویان هەیە ئەوانەی کە داواکردنی چۆڵکردنی خانوەکانیشان لێ دەکرێت دیارە ژمارەیان 180 خێزانی کووردە بەداخەوە ڕۆژانی یان با بڵێن ماوەیەک لەمەوبەر دووبارە هەندێک عەربی هاوردە خێمەیان لە چەندین ناوچەی کورد هەڵدا بوو بۆ هۆکاری کە زەوی زارەکانی خۆیان و ئەم بابەتە چەندین جار دووبارە بۆتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و چارەسەرکردنی ئەم گرفتە میوانداری زۆر بەڕێز شێرزاد حەسەن چاودێری سیاسیمان کردووە لە ستودیۆکانمان لە کەرکووکەوە. کاک شێرزاد سڵاوت لێبێ و بەیانیت باش بێ. سڵاو لە ئێوە و بەیانی دەنابتان و سەردەمبینەرانی کورسات نیوز باش کاک شێرزاد دیارە ئێستا بیانوێک هەیە بۆ چۆڵکردنی چەندین خانووی یان خێزانی کورد کە خانوەکانیان چۆڵکەن هۆکاری ئەم کێشە و گیر و گرفتە کە چەندین جارە لە کەرکووک دووبارە دەبێتەوە بە بڕوای ئێوە چییە؟ بەڵێ دیارە خۆتان ئاگادارن لە دۆخی کەرکووک و لە نزیکەوە بە بەردەوام ئەم کێشانەتان بینی و ڕووماڵتان کردووە بەداخەوە لە دوای ئەو ڕووداوانەی کە بەهۆی بەرکەوتەکانی ڕووفراندۆ بۆ بەسەر شاری کەرکووک داهات دیارە لە ئەنجامی ئەو کێشەیە کەرکووک کەوتە دەستێکی نائەمینەوە دەستێکی نایاسایی و ناقانونیەوە بە وەکالەت پارێزگارێکی عەرەب کە لە بیرروڕا و بۆچوورەکانی لە کار و کردەوەکانیدا دەرکەوتووە کە ئەمە کەسێکی شۆڤێنیە و هەموو کاتێک دەست بۆ زۆر کەیسەکان ئەبات زۆر کەیسی کە نایاساییشن لە ڕووی یاساییەوە ئەو کەیسانی کە ئەوان قسەی لەسەرەکەن بۆ چونکە بە بەڵگا زەرفی کەرکووک یا زروفی کەرکووک دوای هاتنەوەی ئاوارەکان و دوای پێکێنانی حکوومەتی عێراقی و بە تایبەت نووسینەوەی دەستور زروفێک بوو کە بەپێی بڕگە و مادەکانی بەپێی مادەی 130 دەستوری عێراقی دەبوایە نیشتەجێکردنی ئاوارەکان یا ئەوانەی کە زەرمەند بوونە بەهۆی تعریبەوە بە پرۆسەیەکی ڕێکوپێک و قۆناغەکانی خۆی تەواو بکردایە بەڵام عەقڵەتێکی شۆڤێنی چ لە بەغداد لە کەرکووک ڕێگەی بەوە نەداوە خۆتان ڕەنگە هەموو کەسە و زانیاریەی نەبێ یەکێک لە بابەتەکانی تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک نیشتەجێکردنی ئەو خەڵکانەیە کە بە زەرمەند بوونە بۆی کێشەکانی تعریب و یا دەرکراون بەشێکی زۆریان تا ئێستا ئەو قەرەبووەکەشیان وەرنەگرتووە کە قەرەبوویە کرانەوە دوای ئەوە دەبوایە مەسەلەی نیشتەجێکردن و پێدانی زەوی کە لە بڕیارەکاندا هەیە ئەوەش ئەو بڕگەیش جێبەجێ نەکراوە ئەمە مافێکی ئاسایی خەڵکی ئەم شارە بوو کە زەوی پێ بدرێت کە قەرەبوو بکرێتەوە کە لەسەر حکوومەتی عێراق بوو کە نیشتەجێیان بکە بۆیە کە ئەو شتە نەکرا لە گەڕانەوەی ئاوارەکاندا بۆ چەند ناوچەیەک دابەش بوون و لەسەر حیسابی خۆیان خانوویان کردویان شوێنەکانیان بەشیشی زۆری لەو خانووانە دەساودەستی پێکراوە بە کڕین و فرۆشتنیش تا ڕادەیەکی زۆر و تایە نیشتەجی بوونە یا خانوویان تیا دروست کردووە لەو پانتایە زەویانەی کە پێشتر چۆڵ بوو شوێنی سەربازگە و شوێنی ئەو شوێنانە بووە ئێستاش ئەو عەقڵێتە شۆڤێنیە لە کەرکووک ڕۆژانە ینی بووە بەکاری ڕۆژانە زەوی وزارەکانی ناوچەکانی سەرگەڕان و لەیلان و داقووق ئەوانە دەنیان دێ لە ناو شارە ئەم کێشانە دروستەکەن بۆ دانیشتوانی خەڵکی کەرکووکی کورد بە تایبەت باشە کاک شێرزاد کەواتە بابەتەکە بۆ ئێوە وازحە و دەتوانم بڵێن بۆ هەمومانەوە بابەتە وازحە کە کار لەسەر گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک دەکرێت کار لەسەرەوە دەکرێت کە ڕێژەی کورد لە کەرکووک کەم بکرێتەوە بۆچی تاسا سەرنجی نەخراوەتە سەر بۆ کاری لەسەر نەکراوە بۆ نەگیراوە کە ڕێژەی کورد یاخۆ دۆخی کورد بەو شێوەیە نەبێت کە ئێستا هەیە لە کەرکووکە دیارە سەرجەمە و کێشانەی کە باسمان کرد پێوەستە بە جۆری ئەو پەیوەندەی کە هەرێم لەگەڵ بەغدایە هەیەی و بەداخەوە زۆر جار تکراری ئەم مەوزوعەشمان کردوێتەوە کێشە هەڵواسراوەکانی نێوان بەغدا و هەرێم بە عقارێکی خراپدا ڕۆیشتووە کابینە لە دوای کابینە گلەی و گازندەکان لەسەر نوێنەرانی کورد و لەسەر پشتی کورد و لەسەر سەرکردایەتی کووردە
دیارێکێک لە هۆکارە گرنگەکان ئەوەیە کە ناتەبایی نێوماڵی کورد کێشەی ململانەی حزبی دەستکەوت و دەسەڵات لە شارە ئەمانە کارێکی وای کردووە کە مەسلەی کەرکووک و ئەم کێشانەی ناو جێناکۆکەکان بەداخەوە لە گفتوگۆکانە بۆمان دەرەکەوێ خاڵی سێم و چوارەم وەرەگرێت کە کێشەی خاکە کێشەی نەتەوەیە ئەمە ئەجندایەکی خراپی سەرکردایەتی کووردە بەگشتی و ناتەباییە خۆتانە بینن لە بەغدایە زۆرترین داکۆچیکار لەسەر دۆخی کەرکووک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەگشتی ئەوانی تر چونکە ئەم شارە بە جێگە و پێگە و ڕێگەی خۆیان نازانن و خاوەندارەتی ئەم شارەیان تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان جێهێشتوە بەداخەوە ئەمە کارێکی وای کردووە لە نەتیجەی ئەو ململانەیە یان ئەو زۆرە تێڕوانون و بۆچوونە خەڵکی کەرکووک بەگشتی زەرمەند بێ بۆ ئەوەی کە خەڵکی کەرکووک کە زۆرینەیان دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستانن بۆ ئەوەی پێگە و جێگە و دەنگ و سەنجی یەکێتی لە ناو ئەم زەماوەرەدا ساڵ بە ساڵ کەم بکەنەوە بە ئامانجە دیاریکراوەکانی خۆیان ئەمە بەداخەوە زۆر جار ئەبینرێ هەماهەنگیەکیش لە نێوان پارتێکی سیاسی کوردیە یان چەند پارتێکی سیاسی خۆتان ئەنجامی هەڵبژاردنەکانی 2010تان بینی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆخێکی زۆر خراپ و ناهەمواری دوای 16 ئۆکتۆبەرە کە مەرامی شۆڤێنیەکان بوو ئەم شارە سۆڵ بکرێ مایەوە بەشداری هەڵبژاردننی کرد زۆربەی حیزبەکان مقاتعیم هەڵبژاردنیان کرد دواتریش کە ئەنجامەکە دڵخۆشکەر بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەستان لەو ساحاتە لەو گۆڕەپانانەی کە شۆڤێنیەکان تورکمان و عەرەب خێوەتیان تیا هەڵدا خۆ پیشاندانیان کرد و ناڕزاییان بۆ ئەنجامەکان تانە و بیانویان لە ئەنجامەکانە ئەدا ئەمان بەشدار بوون لەگەڵیانە بەڕاستەوخۆ لە ناو ئەوانەی کە بەخۆیان ئەڵێن ئۆپۆزیسیۆن یا بەوانەی بەخۆیان ئەڵێن ڕەخنەیان لەسەر بارودۆخی سیاسی کوردستان گرتووە من تەکی دەکەمەوە لەسەر ئەو بۆ وەڵامی پرسیارەکەت ئەو دۆخە نەخوازراوەی ئەو زۆرە پەیوەندی لە یا ئەو زۆرە ململانەی لە هەرێم لە ناو هەرێمی کوردستاندا هەیە ڕنگدانەوەیکی زۆر خراپی لە کەرکووک هەیە و کەرکووک زەرمەند بووە بۆیە نەتواندراوە قۆناغ بە قۆناغ پێداگیری یا کۆدەنجیەکی کورد لەسەر ئەم کێشانەی کەرکووک هەبێ و ڕوبەڕووبوونەیەکی تا ئاستێکی باش شێرزادکەوە تا توانین بڵێن ئەو دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەو ناکۆکیانە وەرگرتووە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە وای کردووە کەرکووک پشتگوێ بخرێت. بەڵێ کەرکووک زەرمەند یەکەم بووە بە دوو شێوازێکیان ئەوەیە کە عقلەتێکی شۆڤێنی ئیدارەی ئەم شارە ئەدات و تعریب بەردەوامە ئەمە چونکە ناوچەی جێناکۆکە کەوترا جێناکۆک ناوچە جێناکۆکەکان ناکۆشیێکی ڕوون و ئاشکرا من لە نووسینێکدا تەنانەت ئەم هێرشانەی داعشوانشم بەستاوەتەوە بە مەوزوعی ئەو ناکۆچیانەی کە هەیە کە لەسەر خاکە ناکۆچی خاکە ئەمە مەودایەکی دوورودرێژی هەیە ئەم ململانەیە لە چەند ساڵی ڕابردوو ڕەنگە چەند ساڵی داهاتوش بەردەوام بێ ئەتوانێت فاکتەرێک دەتوانێت ئەم دۆخە بگۆڕێ سەرجەمە و کێشە ململانەیە کە لە هەرێم هەیە لەسەر دەسەڵاتە لەسەر هەر جۆرێکە لە جۆرەکان پێویستە وەلا بنرێت لە کەرکووک کورد پێویستی بە یەکرزی و یەکدەنجی بۆ ڕووبوونەوەی ئەو سپاس بۆ شێرزاد سەمەد کە وەکو چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەسەر و پرسە لەگەڵمان ئامادە بوو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیان.